شوێنەکە کە دەیبینن ئەو کەلوپەلانە کە دەفرۆشرێ هەموو جۆرە کەلوپەلێکی تێدا کەلوپەلی خێرا گرگرتووی تێدا تانچێ مشتەقاتی نەفتە مۆلیداتی کەهرەبائیە یعنی بە کەمترین کەم تەرخەمی بۆ نمونە جغارێک پڕێ بدرێتە ناو ئەو کەلوپەلانە ئاگری دەگری کە ئاگریش دەگری زۆر خێراتە شەنە دەکە لەبەرەوەی مادەی چەوری و بنزینی زۆر لە شوێنەکە هەیە ئێمە بەردەوامە خۆتان دەبینین ئاگرەکەەوە پاشماوەکەی ماوە دەمانێت تەواو کۆنتترۆل بکرێتن لەبەرەوەی زیان بەر گەراجەکانی دی نەکەوێ وەکو ئەمە دواتر ڕای گشتی ئاگدار ئەو سکێبانە ئەو سکێبانێک کاکسەدیقی سەریاردایە لەگەر تاعیلەنگەیە شایلەنگەی ماوادی کارەبایە ئیمارە مام حوسێنیە دیارە لەو بینی عملیان هەیە جغارە شتیان فرەدایە بزانە چیە ئاگرەکە بوویتەوە ئێستاش تقریبان 5 گەراج سوتایە زەر و زیانەکەی دەڕوا لۆ تقریبان 35 دەفتەری ئەمن یەکەم پەیوەندی کردیتم لەبە بەرگری شارستانی هەولێر زۆر سپاسیان دەکەم دەستخۆشیانێ دەکەم بە زووترین کات گەیشتنە جێی ئاگرەکەیان کۆنتترۆل کرد ئەگەر نابایداهات ئاگرەکە تەشەنەی دەستان ئەو گەراجانە هەمووی دەستە گەراجەکان یەکیان سێیان ئەوەنە ئەشیای لەنگەی دەفرۆشن ئەشیای کارەباییە عودێ و منزلیە و ئەشیای بیناسازیە و دەستی دووە کەونەیە ئەوروپای دێ گەراجی دووەمیشیان ئیشی سکێبەی دەکا دارە چادەکە سکێبەیە لۆ مەعمەل و چتان دەنێرن گەراجی سێمیشان عینەن تەنچی و بەرمیل و جلیکان و شتی دەفرۆشی